بابەتی من کە ئامادەم کردووە لە خزمەتانە پێشکەشی یەکەم جێپەنجەی گەنجان لە ژیاندا کە یەکشی ئەەکەمەوە مەبەستمان لە جێپەنجە چییە؟ دیارە هەموو ئینسانێک کە تایبەتمەندی خۆی هەیە، شۆنەواری خۆی هەیە، هەر ئەندامێک شۆنەواری خۆی هەیە، بەڵام پەنجە وەکو ڕەمز بەکار ئەهێنرێ و وەکو ڕەمزی هێز بەکار ئەهێنرێ کە ئێستا لە ڕووی زانستیشەوە دەرکەوتووە کە ملیارەها ئینسان هەن کە هەر ئینسانێک جێپەنجەی تایبەتی خۆی هەیە و لەوەی تر ناچێ. کەواتە لێرەوە بۆمان دەرەکەوێ کەوا کەس ڕزقی کەس ناخوا و کەس تایبەتمەندی تری هەر کەس تایبەتمەندیەکی خۆی هەیە، تایبەتمەندی کەس لە هیچ ئەوی تر ناچێ. لێرە بۆمان دەرەکەوێ کەوا ئینسان ئەتوانێ متمانە بە خۆی ببەستێ، متمانەی هەبێ بە خۆی و ئەتوانێ ئەسپی خۆی تاودا، چونکە کەسمان جێی ئەوی ترمان ناگرینەوە، کەسمان زیاد نین و تواناکانمان لە یەک ناچێ. کەواتە ئەتوانین تواناکانی خۆمان بەگڕ بخەین و زانستی کەسێکی تر، توانای کەسێکی تر، هەوڵی کەسێکی تر وا لە ئێمە نەکا شکست بە هەوڵەکانی ئێمە بێنێ. چۆن سەرپەنجەکانمان لە یەک ناچێ، بێگومان تواناکانیشمان لە یەک ناچێ، هەوڵەکانیشمان لە یەک ناچێ. خوای پەروەردگار ئەفەرمێ: أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه. خوای پەروەردگار ئەگە دەرمانەکاتەوە ئایا ئێمە وا گومان نەبن کە نەتوانین دوای ئەوەی کە ئێمە وەفاتمان کرد و مردین نەتوانێت کۆمان کاتەوە و نەتوانێت زیندومان کاتەوە، بەڵکو خوای پەروەردگار تەئکید لەوا کاتەوە سەرپەنجەکانیشمان وەکو خۆی زیندووە کاتەوە. کەواتە جیاوازی نێوان ئەم سەرپەنجانە کە بە ملیارەها کەس هەر یەکەی بەسمەی خۆی هەیە و هەر یەکە نەخشەی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە، ئەوەی فێر کردین پێی وتین ئێمەش هەر یەکەمان کاری خۆمان هەیە، بەگاڵتە نەهاتوونێتە سەر ئەم زەویە. کەسمان بۆ ئەوە نەهاتوین تایبەتمەندی کەسێکی تر داگیر بکەین و لە جێی کەسێکی تر دابنیشین. نەخێر، هەر یەکەمان پێویستە ئەرکی سەرشانی خۆمان ڕاپەڕێنین و هەر یەکەمان بە ئەرکی سەرشانی خۆمان هەستین بۆی کەوا جێپەنجەی خۆمان دیاری بکەین لەم ژیانەدا. مەبەستمان لەمە کاریگەری و تەئثیر و ڕۆڵی تاکەکانە. ئەوە تا خوای پەروەردگار فەرمێ: إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم وكل شيء أحصيناه في إمام مبين. ئێمە ژیان و مردن بەدەست خوای پەروەردگارە. ئێمە ئەتان مرێنین، ئێمە ئەتان ژێنین. ونكتب ما قدموا، و ئەوەی لە پێش خۆمانەوە ناردمان وەکو ذەخیرە خوای پەروەردگار هەموویمان بۆ تۆمارەکە. وآثارهم، و ئەوشی بەجێی دێڵین، ئەو شۆنەواری کە بەجێی دێڵین، ئەو کاریگەری کە بەجێی دێڵین. ئەتوانین لای خۆمان لە مستەڵەحە شەریعەکە زۆر جار پێی وترێت سەدەقەی جاریە. ئەو ڕەنگەی کە ڕشتومانە، ئەو نەخشەیە کە کێشاومانە، خوای پەروەردگار ئەوەشمان بۆ تۆمارەکە، ئەوەشمان بۆ حیسابەکە. اینجا هەیە کە وەفات ئەکا بەس بەلاشە وەفات ئەکا، دوجار عیلمەکەی ئەمێنێتەوە، دوجار کاریگەریەکەی ئەمێنێتەوە، دوجار ئەخلاقەکەی ئەمێنێتەوە، دوجار مناڵە ساڵحەکەی ئەمێنێتەوە، ڕەوشتەکەی بەردەوامە بێ، کارێکی کردووە هەمیشە ئەو کارە ئیش ئەکا. گرنگە ئینسان ئەوها بژێ، ئینسان بەوە نەهاتووە یەک جار بژێ و کۆتایی پێبێ، بەڵکو لە ژێر سایی ئیسلامە، لە ژێر سایی ئیمانە، لە ژێر سایی شەریعەتە، ژیانی ئێمە هەمیشە بەردەوامە بێ بە کارە باشەکانمان، بە سەدەقە جاریەکانمان. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: لا تقتل نفس ظلما، نفسێک نەکوژراوە، نفسێک کۆتایی پێ نەهاتووە ئیلا نەوەی ئادەم، کوڕە گەورەی ئادەم تایە بەشدارە. بۆ چونکە سەبەبی یەکەم لە خوێن ڕشتن ئەو بوو،
شەریکە لە هەموو قەتلەکە کە ئەکرێ کەواتەوە ئاثەواری هەیە شوێنەواری هەیە بە پێچەوانەشەوە بۆ کاری چاکەش وایە. لە حەدیثێکی درا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک هەندێک خەڵک هاتن هەندێک عەرابی هاتن بەرگو پۆشاکی دیارە جل و بەرگی شڕیان لەبەر بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری بەزەی پیا هاتنەوە هانی هاوڵانی دا کە خێریان پێ بکەن. دیارە خەڵکەکە سارد بوو بەڵتیء بوو لە چوون بەدەم ئەو سەدەقەیەوە بەدەم ئەو هەژارانەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک پیاوێکی ئەنساری بینی بە سەبەتەیەکەوە هات دوجار ئەو سەبەتەیە گەورە بوو بە گردێکی گەورە لە خێر و سەدەقە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوچەوانی گەشایەوە دەموچای مبارەکی ئەدرەوشایەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە ئەم فەرمودەی فەرمووی من سن في الإسلام سنة حسنة هەر کەسێک ڕێگە و ڕێبازێک دابنێت ڕەنگێک بڕێژێ ببێ بە سەبەبی ئەوەی خەڵک چاوی لێ بکات لە کاری باشە وەکو لەم شوێنەیە کە فەرمووی ئەو هاوڵە سەرەتایەک بوو بۆ ئەو سەدەقە جاریە بوو بە سەبەب بۆ ئەوەی کەوا ئەو گردە ئەو کۆمایە لە خێر و چاکە کۆ بێتەوە بۆ ئەو هەژارانە. هەموو ئەو خەڵکە کە خێری کردووە کەسی یەکەم تیا بەشدارە لەبەرەوەی ئەم ڕەنگەی ڕشت یەکەم کەس ئەم هیمەتەی کرد. بۆیە فەرمووی فعومل بها بعده كتب له مثل أجر من عمل بها ولا ينقص من أجورهم شيء. بێ ئەوەی لە ئەجر و پاداشی ئەو کەسانەش کەم بێتەوە کە لە دوادار چاکیان کردو. پێچەوانەکەشی من سن في الإسلام سنة سيئة هەر کەسێکیش سنەتێک ڕێگە و ڕێبازێک خراپ دابێنێ بەڕاستی ئەوەی کە لە دوایەوە دێ هەمووی تیا بەشدارە بێ ئەوەی لە خراپەی ئەوانیش کەم بێتەوە. ئەی باشە ئەی ئەگەر کەسێک منداڵێکی ساڵح پەروەردەکە ئەبێ ئەجر و پاداشتی چەند بێ کەسێک تەڵەبەیەک پەروەردەکە ئەبێ ئەجر و پاداشتی چەند بێ دوجار ئەو کەسە بێ بە عالم پێچەوانەکەی وەرە. باشە ئەگەر کەسێک لەسەر دەستی ئێمە مناڵێک لەسەر دەستی ئێمە بەرەو خراپە بڕوە ئەبێ باری شانمان چەندە قورس بێ ئەویش خەڵکێکی تر ئەویش خەڵکێکی تر هەتا ژیان بەردەوام بێ. بۆیە بێ زۆر وریابین لە قسەکانمان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە یەک لە خێزانەکانی کە غەیبەت ئەکات چونکە غەیبەت شوێنەوارەکەی ئەمێنێ ئەفەرمێ قسەکەت ئەوەندە خراپە ئەگەر تێکڵاو بە بەحریکەی تێکی ئەدا. ئەبێ ئاگامان لە خۆمان بێ قسەکانمان شوێنەواریان بە باشە بەجێ بێڵێ نەک بە خراپە چونکە بە باشە بێتە ڕەحمەت هەمیشە زیندومان ئەکاتەوە هەمیشە بە زیندوی ئەمان هێڵێتەوە. ئێستا پێشکەشکردنی پانێڵێکی ئاوا ئەبێت چەند کەس بەشدار بێتیایە کەواتە شەرت نییە مەرج نییە سەدەقە جاریەکانمان شوێنەوارەکانمان تەنها بە یەک کەس بکرێ تەنها خۆمان پێی هەستین. جاری وا هەیە بە گروپ ئەکرێ ئەتوانین بە جەماعی پێی هەستین بەو سەدەقە جاریە بەو کارە باشە بەو ڕەنگڕشتنە. ئێستا هەر ئەوەندەی من بزانم ڕاگەاندن بەشدارە ئەنجومەن بەشدارە جەنابی مامۆستا یاسین بەشدارە تاکی ئەم خوشک و برایانە بەشدارن ئەو کامێرەوانە بەشدارە ئەو پەیامێرە بەشدارە ئەو کەناڵە بەشدارە ئەو کەسێک گوێ ئەگرێ بەشدارە. ئەمە هەمووی لە سەدەقەیەکی جاریە هەمووی لە پرۆژەیەکە کەواتە ئەتوانین پێکەوە کار بکەین بۆ ئەوی جێدەستمان دێ هەربێ بە هەرەوەزی کار بکەین و ئەوەیشی لە دەستمان دێ بە تەنیاش ئەتوانین سەدەقەی جاریە شوێنەوار بەجێ بێڵین بۆ خۆمان. گەورەترین شوێنەوارێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەجێ هێشت بێ خوای گەورە کە وەصفی ئەکا ئەفەرمێ وئینەکە لەعەلا خولق عەظیم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆتە سەروی ڕەوشتەوە ئەخلاقی ئەوەندە بەرزە ڕەوشتی ئەوەندە بەرزە لە هەموو ڕەهەندەکانەوە خوای پەروەردگار بەو وەصفی ئەکا خوای گەورە ئاوا وەصفی ئەکا. ئێستا بووەتە لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە بۆ ئێمە بووەتە پێشەنگ ئێمە ئەبێ هەر بگەڕێنەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە تای ترازووی پێغەمبەری خوا لە تای ترازووی هەموو ئومەت قورسترە. پاشان بە ئەبوو بەکر ئەفەرمێ ئەبوو بەکر تای ترازووی هەموو ئومەت چاکەی هەموو ئومەت لە تای ترازوویە کابێ و هی تۆش لە تای ترازوویە کابێ هێشتا هی تۆ قورسترە. بۆ چونکە ئەبوو بەکر پێشەنگ بوو ئەبوو بەکر یەکەم کەس بوو لە قافڵەکە لە کاروانەکە یەکەمین کەس بوو هەموو چاکەکانمان بۆ ئەو ئەڕوا بێ ئەوەی لە چاکەی ئێمەش کەم بێتەوە. کەواتە بابین بە پێشەنگ بابین بە قودوە.
عمەری کوڕی خەتاب خوای گەورە لێ ڕازی بێ لە چی بوو بە قودوە لە دادگەری ناونیشانێکی هەڵبژارد ئەو لەقەبە لێینرا خۆی سەلماند لە ئەو دادگەری و عەدالەتیەی کە لە ڕۆژی تنگانەیە لە ڕۆژی برسێتیە لە ڕۆژی ناڕەحەتیە لە سەردەمی خەلافەتی خۆیە ئەو هەڵوێستە جوانانەی کە نواندی بۆ ئێمە بوو بە پێشەنگ بۆ ئومەت بوو بە پێشەنگ ئێستا هەر مامۆستایەکە ئەیەوێ وتاردا کەم وایە باسێک لە دادگەری ئیمامی عومەریتیانە بێ ئیمامی عوثمان لە حەیا و حورمەتەکەی لە شەرمەکەی خالید لە ئازایەتی و جەنگەکەی یوسف لە عیفەتەکەی لە پاکیەکەی یوسف ناونیشانە ڕەمزە ئێستا بۆ عیفە بۆ پاکێتی بەچی بەو هەڵوێستە جوامێریانەی کە نواندی لە بەرامبەر ئافرەتێکە لە غەریبی وإلا تصرف عني كيدهن أصب إليهن وأكن من الجاهلين لو دعاء كساسي كهاواري كربولاي خوا فاستجاب له ربه خواي پروردگار وڵامی دایەوە بند کراوە لە غەریبی ئافرەتێک لە ئەو پەڕی شۆخوشەنگی دەرگاکانی لێداخستووە و ئەیەوێ بانگی ئەکا بۆ کاری فاحیشە بوو بە ڕەمز بۆ ئێمە هەر کاتێک کە ئێمە ئەمانەوێ نەزەرێک بکەین بە یادی یوسف بکەین خێر و پاداشی یوسفیشی تایە سەلامی خۆی لێبێت لە عیلم و زانست ابن مسعود ابن عباس ابن عمر عبادیلە بە شێوەیەکی گشتی ڕەمزن بۆ فقه ڕەمزن بۆ عیلم ڕەمزن بۆ زانست ئێساش مفسرین فقها ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوان ئەبێ ئیلا لەو ڕەنگەی ئەوان ڕشتویانە لە فقه و لە زانست و لە حەدیث ئەبێ بڵین عن ابن مسعود عن ابن عمر ئەبێ عن ابن عباس ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوان بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمە لە ژیان دەرنەچین تا جێپەنجەی خۆمان دیاریەکەین